ئەمەی کە کانتەیڵێ و کە عولەمانی ئیسلامیش پێشتریان و دەور تەسەلسول دەوری تەسەلسولەکە توانم تەشویحی کەم بە شێوەیەکی زۆر بەسیط ئەشدانم کە ئەمتوانی و برایانێکی تریشیان توانی هاوکاریم بکەن لەوەی کە شکلەکە بە شێوەیەکی جوانتر دەرببڕن بەڵام من بەم شێوە سادە و بەسیتە نیشانیە دەمەوە. ئەگەر ئەم خاڵی میم لێرە تیشکێک تەسەوری تیشکەکەم تیشکێک وەکو ئەم خەتە بێ لێرەوە لەسەرەوە بڕوا ئەم تیشکە بەردەوام بڕوە ئەگەینە حەدێک شوێنێک پێڵێن کۆتایی ئایا ئەقڵ ئیستیعابی واکە کە ناکۆتاییە ئێمەڵێنەوە دەستپێکی هێکەوە بوو کۆتایی هەیە هەر بەم دارە درێژیکەن و هەرچی داری سەرزەمین هەیە بیهێنین دوای کۆتایی پێدە داری سەرزەمین نامێت هەروەکوت مەگەر گوڕۆڵە بن و دەزوو بەکرە بێنین هەرچی دەزووی هەرچی مەعاملی دنیا هەیە بیهێنینە سەر یەک و ڕای کێشین هەرە ڕۆی ناگەینە مالانی هەیە عەقڵ ناتوانێت مالانی هەیە کە تەحدید کرد ئەم هێڵەی خوارەوەشیان بە هەمان شێوە ئەم زاویەیە هەردووکی تا بڕوا زاویەکان مەسافەکان لێک دوورترەکەونەوە و هەردوو خەتەکەش لە میمەوە دەستیان پێ کردووە ممکن نییە میم بۆ نمونە نون دابنین بڵێن نون کۆتاییەکەوە بەڵام ئێمە باسمان لە بێکۆتایی کردو مالانی هەیە کۆتایی ئەوەیە وەکو با یەک و بۆ جیم یەک ئەم خەتەیان هاتوویە ئەم دارە ئەمە هاتووە بەرەو خوار ئەمەی تری شەروەهایە مەسافەکەی زۆرتر بوو ئەمە دەستپێک و کۆتاییەکەی جیاوازە لە هی ئەم مەسافە و گەورەیەکەی جیاوازە لە هی ئەم ئەمی تر گەورەترینیانە و هەروەها ئەڕۆین بەڵام ئەمانە مەحدودن ئەمانە ئەقڵ ئیستیعابیەکە بەس ئەقڵ کۆتایی ئەمانە ئیستیعاب ناکە کۆتاییەکە ئیستیعابەکە کە پێڵێن بەس کە پێڵێن ئەمە ناکۆتایە ئیستیعابی ناکۆتا ناکە چونکە ئەقڵ ناتوانێت لەوە زیاتر پێی ببە ئەمەی کە کانتەیڵێ ئەمە عولەمانی ئیسلام لە علم الکەلامە پێوترە الدەور والتەسەلسل الدەور والتەسەلسل بۆ ئەمەش هەروەهایە بۆ ئەوەش هەروەکو یەکە کە ئەڵێن ئەگەر خوا ئەم کەونەی دروست کرد ئەی چێ خوای دروست کرد بەڵام ئەمەش وەڵامێکی ترە ئەگەر ئەم خوایش خۆی مەخلوقە ئەی خالقەکەی تر چێە ئاوا ئەڕۆینترەوە دەور تەسەلسولەکە شتێکی بەتاڵە چونکە ئێمە باوەڕمان وایە ئەبێ بگەینە ئەو یەکەی کە هەمویانی دروست کردو خۆی دروست نەکرا کە ئاگای لە هەمویان هەیەوانە ئاگیان لەم نییە علمی بە هەمویان هەیە ئەوان علمیان بە هیچ شتێکی ئەم نییە چونکە ئەمانە مەخلوقن لەبەرەوە گەڕێنی سەرەوەکی ئەبێ بڵێن حتمە نەبێ خالقێکە بەم نەزەریە کانت یا بەو دەور تەسەلسول یا بەوەی ئیمامی غەزالی ڕەحمەتی خوای لێ بێ کە باسی کردو عولەمانی ئیسلام کە ئەڵێن ئەقڵ ئەتوانێت بڕیار لەسەر ئەو شتانە بدا کە سنووردارن ئەمە سنووردارە نەتوانێت حکمیان لەسەر بدا بیدایەتەکە معلومە حکمی لەسەرەدا چونکە تۆڵ و عەرض و بڵێن درێژی و پانی و بەرزی و مادێ و ئەنەرژی و وزەیە و هەروەها زەمان و مەکانیە بەڵام مالانی هایەکە کە تەسەوری ناکەین ئەقڵ کە تەسەوری مالانی هایەکە ناکات چۆن نەتوانێت تەسەوری ئەوە مشتانی تر بکە کە تەسەوری خالقەکەی چۆن نەتوانێت بکە ناتوانێت بێ ئیلا بەڕێگای وحیەوە بۆی شەرع بکرێت وحیەکەش وتمان یەکێک لە بەڵگە نەویستەکانێکە لە ڕێساکانی عەقڵ ئەوەیە کە من هەواڵێکە لە ڕاستگۆیەکەوە پێمەگا و هەواڵەکە ڕاستە ئەم چەندین ڕاستگۆ هەمویان لەسەر ئەم هەواڵە هاتوون و تویانە خوایەک هەیە کە کردگاری ئەم گەردونەیە بڕوان پێی هێنا لەبەرەوەمانە ڕاستگۆن ئەم ڕاستگویانش خۆوە نییە ئیتیفاقیان کردو چونکە هەرێکە لە زمانێکە ژیاون هەرێکە لە مەکان و جێگا و ڕێگایەکە ژیاون پاشان خۆمە یەکەم دەلیلم نییە دەلیلەکانی تری عەقڵی و نەقڵی هەمووی کۆبنەوە لەوەی کە بڕوابێنم بەوەی کە ئەم گەردونە ممکن نییە بەبێ خالق بژی نەک لەوەی خالقەکە یەکەم جار دروستی کردو خالقەکە ئێستا هەیە و ئێستا ئاگای لە هەموو مەخلوقەکانە چکە ئاگای لە گەشە و نەشو نمایان هەیە لە ژیان و مردنیان هەیە ژیان و مردنیان بەبێ ئیرادەی ئەو نابێ ئەو کردگارە ئەوە نیە جارێک دروستی کردو خسوێتێ سەر سکە و بڕوە وەکو ئەوەی کە عەلمانیەکان هەندێکیانەڵێ وەکو سەعاتێک وایە دروست کراوە و خۆی تر ئیشەکە هەرچەندە مەشعەینە شت مادەیە ئەنەرژیە و وزەیە اینجا زەمانە مەکانە چوارچێوەیە ئەو بابەتانی کە وتمانەوانەی هەموو تایەکەوە بوو ئەمەش کۆتایی پێێتی لەبەر گەردون حتمەن کۆتایی پێێتی کەوا بوو بەم شێوەش دێینە سەرەوەی بە عەقڵیەتی کانت بێ یا بە نەزەرەکەی غەزالی بێ
یا بە علم الکەلام بێ یان بەو دەور تەسەلسل دێنە سەر نەتیجەی ئەوەی کە ناشێ ئەم گردونە خالقێکی نەبێ و ناشێ ئەم خالقە بە ئەقڵ پێی پێ ببین چونکە ئەقڵ پێی بە ڕۆح نەبر لەم سەردەمەشا بە ئەلکترۆن نەبر کەوا بوو ئەقڵ هەر چەندێک گەورە و بەرفراوان و دامەزراو بێ کاریگەریشتی تری نەکەوتوێتە سەر ناممکینە پێی بە ذاتی خوای گەورە ببا و وەسیفەتەکانیشی بزانێت چۆن وای گەورە یارمەتی دەری ئێمەش ئێوەش بە هیدایەتمان بدا بۆ تێگەیشتنێکی زیاتر و عەقڵێکی دامەزراوتر و شارەزاتر و پێناسە زانینی پێناسەی هەموو حەقیقەتەکانی گەردوون وای گەورە ئێمەش ئێوەش سەلامەت کا و دانیشتنەوە بەخێر